ئەم کاتتان باش بەڕێزان ژینۆ محەممەدم لە کوردستان 24ەوە لەگەڵتان دەبین. ڕووماڵی کوردستان 24 بۆ کۆنگرەی چواردەی پارتی دیموکراتی کوردستان بەردەوامە. وەک دەزانن لە ماوەی سێ ڕۆژی کۆنگرەی پارتیدا هاوکارانمان لە دهۆکەوانەیە هەم لە ڕێی مەیدانیەوە هەم لە ڕێی ستۆدیۆی کراوە بە بەردەوامی هەواڵ و زانیاری و گۆڕانکاریەکانی نێو کۆنگرەیان بۆ گواستووینەتەوانێ. ئەم شەویش بە هەمان شێوە وەکەمیشە لەم کاتژمێرەدا لەگەڵ هاوکارانمان پێکەوە لە دهۆکەوە و لە ڕێی ستۆدیۆی کراوەوە هەواڵ و زانیاریەکان دەگوازینەوە. دوایین گۆڕانکاری نێو کۆنگرەکە دەگوازینەوەنێ. بەر لەوەی بچمە لای هاوکارانم دەمەوێت دوایین زانیاری یاخود دوایین ئەپدەیت لەسەر کۆنگرەکە باس بکەین کە ئەویش جیاکردنەوەی دەنگەکان بوو بۆ ئەندامەتی کۆمیتەی ناوەندی پارتی کە ئێستا ئەو جیاکردنەوەی دەستی پێکردووە. 129 کاندید کێبڕکێ لەسەر ئەندامەتی کۆمیتەی ناوەندی پارتی دەکەن و نوێنەری کۆمیسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژاردنەکانی عێراقیش لە کۆنگرەی چواردەی پارتی دیموکراتی کوردستان دەڵێت جیاکردنەوەی دەنگەکانی پرۆسەی هەڵبژاردننی ئەندامانی کۆمیتەی ناوەندی پارتی پێویستی بە 10 کاتژمێرە تا تەواو دەبێت و دواتریش ئەنجامەکان ئاشکرا دەکرێت. خالید عەباس لە نووسینگەی دهۆکی کۆمیسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق بە کوردستان 24 ڕاگەیاندووە کە بە گوێرەی یاسای پارتە سیاسیەکانی ژمارە 36 ساڵی 2015 بۆ چاودێریکردنی پرۆسەی هەڵبژاردنەکان لە کۆنگرەی چواردەی پارتی بەشداریان کردووە و ئاماژەی بەوە کرد کە تا ئێستا پرۆسەی دەنگدان و هەڵبژاردننی ئەندامانی کۆمیتەی ناوەندی پارتی بە شێوەیەکی ئاسایی و ڕێکوپێک بەڕێوە چووە. ئەو نوێنەرەی کۆمیسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق ئاماژەی بەوەش کردووە دوای ئەوەی کێشەی تەکنیکی بۆ دەنگدانی ئەلکترۆنی دروست بوو لەگەڵ دەستەی دادوەران داوایان کردووە پشت بە دەنگدان بەدەست ببەستن. جەختی لەسەرەوەش کردوتەوە ئەندامانی کۆنگرەش سەرپشک بوون لە هەڵبژاردننی شێوازی دەنگدانی خۆیان. خالید عەباس ڕوونی کردوتەوە کە دوای تەواوبوونی پرۆسەی دەنگدان بۆ هەڵبژاردننی ئەندامانی کۆمیتەی ناوەندی پارتی پێویستیان بە 10 کاتژمێرە بۆ جیاکردنەوەی دەنگەکان بە شێوەی کلاسیکی واتا بەدەست بەهۆی ئەوەی دەنگدانەکە بە شێوەیەکی دەستی ئەنجام درراوە و بەو شێوەیەش دەنگەکان جیاکرێتەوە و هەژمار دەکرێت. سەبارەت بە ئاشکراکردنی ئەنجامەکانیش نوێنەرەکەی کۆمیسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق وتی چەند تیمێک دروست کراوە بۆ سەرپەرشتیکردنی پرۆسەی جیاکردنەوەی دەنگەکان و دوای تەواوبوونی ئەو پرۆسەیەش ئەنجامەکان بۆ هەمووان ئاشکرا دەکرێن. بە بۆنەی هەڵبژاردننی وەک جێگری سەرۆکی پارتی هەریەک لە محەممەد حەلبوسی و ئەیاد عەلاوی و قاسم عەرەجی پیرۆزبایی لە مەسرور بارزانی دەکەن. محەممەد حەلبوسی سەرۆکی پەرلەمانی عێراق لە پەیوەندێکی تەلەفۆنیدا بە بۆنەی سەرکەوتنی کۆنگرەی پارتی و هەڵبژاردننی وەک جێگری سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان پیرۆزبایی لە مەسرور بارزانی دەکات. لەلایەکی دیکەوە هەریەک لە قاسم عەرەجی ڕاوێژکاری یاسایی شینەتەوەی عێراق و ئەیاد عەلاوی و سەرۆک وەزیرانی پێشووتری عێراق لە دوو پەیامی جیادا پیرۆزباییان لە مەسرور بارزانی کرد بە بۆنەی دەستنیشانکردنیان وەکو جێگری سەرۆکی پارتی و سەرکەوتنی کارەکانی کۆنگرەی چواردەی پارتی. بەڵێ ئەمڕۆ سێمین ڕۆژی کۆنگرەی پارتی دیموکراتی کوردستان بوو کە هەر لە سەرەتاوە بڕیار بوو ئەم کۆنگرەیە 3 ڕۆژ بخایەنێت و ئەمڕۆ سێمین ڕۆژی کۆنگرەکە بوو. دەنگدانەکە پرۆسەی دەنگدان کۆتایی هاتووە. ئێستاوە کۆی کە کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق باسی لێوە کرد جیاکردنەوەی دەنگەکان دەستی پێکردووە و بۆ ئەوەی کە کۆی پرۆسەکە یاخود تەواوی دەنگەکان جیابکەنەوەی پێویستیان بە 10 کاتژمێرە چونکە دەنگدانەکە لە ڕێگەی دەنگدانی کلاسیکیەوە تا دەستیەوە بۆ جیاکردنەوەی دەنگەکانیش بە هەمان شێوە بەدەستیە بێ و چەند لیژنەیەکیش سەرپەرشتیەکە و بۆ جیاکردنەوەی دەنگەکانیش پێویستیان بە 10 کاتژمێرە دوایی بۆ ڕای گشتی ڕاگەێنن. کەواتە زانیاری زیاترمان پێویستە دەچمە لای هاوکارم مەسعود محەممەد لە دهۆکەوە لەگەڵم دەبێت. مەسعود سڵاوت لێ بێ و ماندوو نەبن دوایین زانیاری لای تۆ چییە؟ بەڵێ الو دنکه ئێستا دنکەیە بەڵێ بەڵێ ژینۆس لێبورینت خازمش بەرکو هەلت پەیوەندی لڤێرە گەلەکت لەوازم ڕاستیژی ئەف کاندیدێت کوابروکە خۆ بەربژێر کردی دیارە کە سوکارەتوانە هەمی مەدنیا سنج دەرڤە پەیوەندیت کەندا کۆبزانن کانی ئەنجام چنەش بەرڤێژی گەلک جارە هەلم پەیوەندیە تێکچن ئەس خازم ئەماژێ
وارتن و جدا کرنا دنگاب کم دیاره کپشی دنگدان بدمایی کاتیه و از بارم زتری دم جمیره که دست بجک جدا کرنا دنگا هاتیه کرنه اف پروسس هجی گلک شوازه که شفاف ری بچی تنج برکو کمک دادوارا رونشتینه دیسانجی چافکن کامیرا یعنی هر لیستک فرمکا کو تیتا خواندنه او لیستا شاشه که دا دیارد بیتن یان کاندید یان جی کسی که نزدیکی کاندید یاری نشتیه و بچه خود بینیتن کانی که پتر دنگی نه یان که دنگ پیدایه شریک سر صابری پامدشم از آماجی پسی تشتاکم من پسی ویزگه هاکم جبر کو سی ویزگه هاتی ندستنشان کردن نوا و هولات پشت مدا اف سی ویزگه تنیجی ویزگه ها ایکی کو 379 کسال دنگ دایا ویزگه ها دویجی 263 کسا دنگ دایا ویزگه ها سیجی 392 کسا دنگ لدا لیکن هندک ویزگه ها دا یعنی آریشه پیدا بوینه افجا چه جبر کو هندک مرچ ها بوینه و فرمه دا یعنی هر کسک اندامه که کو دنگ دا بیتن ناچه بیتن دنگی بدتا 41 انداما زیده ترش بر ویجی الویزگه 319 فرم هاتینا باطل کرن یعنی هاتینا پوچال کرنه اویدی جهتانم که دیار نبویا اگر از بحث ویزگه ها یا دوب کم اگر ویزگه ها 263 کسا دنگ دای اگر هاتو هر کسی که جوانا دنگ دابیتا 41 کاندیدا که وقتا نزدیکی 15,000 کاندید لوی ویزگه هاتین دستشان کنه گشتی از بیجم اف اندامت کنگره 1034 اندام دنگ دایا زائدا 19 هاتینا پیچ کردن هاتینا پوچال کردن یعنی اوه همین بنا نزدیکی 1005 کسا کل دوی پروسس دادنگ دا اوه وکو من بحث ویزگه ها کرد کنو که وارتنی و دست بکری از باورم هشتانه گهشتی 5 صدی رجا و جدا کردن دنگا یعنی اف پروسس دیوه کشیدن اوه هند بینن اوه هولا کنگرانه کو اف هل بجارتن الوی هولی هاتنا کرنه از باورم هفکارت میشید آمادن از وگرم جینو لید دمت بهتن دا بگمان از گلا دا بردام بم هر دمازانیارت نیتری دست مکتن هاوکارم مسعود محمد سپاس بۆ زانیاریەکانە دەستخۆش دەچمە لای هاوکارم نەورەس عەبدوڵڵا ئەویش بە هەمان شێوە ببورن لە هۆکەوە لەگەڵمان دەبێت هەر لە بەردەم ئەو هۆڵی کۆنگرێدایە نەورەس زانیاریەکان لای تۆ چییە من تێبینیم کرد کە مەسعود قسەی بۆ ئەکردین لە پشت مەسعودەوە کە پێم وابێت دەرگای ئەو هۆڵەیە کە کۆنگرەکەی تێدا ئەنجام دراوە ئەو یەک دوو ڕۆژی ڕابردووە ئەویا قەرەباڵخێکی زۆری لێبوو بەڵام ئێستا دەمبینی بە شێوەیەک لە شێوەکان چۆن بوو یعنی مەبەستمانە بزانین ئایا تەواوی ئەنجامانی کۆنگرە لەوێ ماونەتەوە یاخودنا یعنی لەکوێن ئەوان هۆڵەکان بەجێهێشتووە یان ئەوانەی کە خۆیان کاندید کردووە لەوێن زانیاریەکان لای تۆ چیە نەورەس پێمان بڵێ بەڵێ ژینەوە پرۆسەی جیاکردنەوەی دەنگەکان بۆ هەڵبژارنی کۆمیتەی ناوەندی پارتی دیموکراتی کوردستان بەردەوامە تا ئێستا ئەتوانین بڵین 105 بەڕێوە چووە بەڵام پرۆسەکە خێرایە بە خێرایی ناوەکان ئاشکرا دەکرێت و لەسەر تەختە سپیەکە دەنووسرێت و تەواوی کاندیدان و وەنوێنەرەکانیان دەیبینن من میوانێکم لەگەڵدایە کە هەم کاندیدیشە بۆ پۆستی یاخود بڵین بۆ کۆمیتەی ناوەندی پارتی دیموکراتی کوردستان ئەویش کاک بەرام عەریف یاسینە کاک بەرام زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە بفەرموویتە ئێرە بارەسەرتاوە دەست پێ بکەم معنەویات چۆنە دەردەچی من بۆ دارچوون ئۆتۆماتەنەوە ئەو پرۆسەیە و هیوادارم بتوانم متمانەی دەنگدەران و کاندیدانی کۆنگرەی چەردەمی پارتی بەدەست بێنم کە جیاکراوە تا ئێستا وەزعەت چۆن بوو هەتا ئێستا زۆر باشە ئەگەر ئەوە بڕوات نەتیجەکان زۆر باش بەشێکی گشتی کاک بەرام هەم پرۆسەی دەنگدانەکە و هەم پرۆسەی جیاکردنەوەکە ئێستا کە پرۆسەکە جەنابتان دەیبینێن چۆن بەرەوە دەچێت پرۆسەکە پرۆسەیەکی زۆر زۆر شەفافە زۆر دیموکراسیانەیە و لە هەموو لایەکەوە کامیراکانی چاودێری دانراون و لە بەردەم هەموو ئەندامانی کۆنگرە یەکی فۆرمەکان دەخوێندرێتەوە و لە شەشەیە و تەلەڤیزیۆنایی کە لە قاعەکاندا دانراون هەموو کەسێک دەتوانێت یەکێکە ببینێت کە ناوەکان دەخوێندرێنەوە و هیچ شتێک یان گومانێک بۆ هیچ مەجالێک ناهێنێتەوە باس لەوە دەکەن کە هیچ گومانێک ناهێڵێ بەڵام ئەگەر کاندیدێک گلەیی هەبوو ناڕەزایەتی بوو چۆن گوێ لێ دەگیرێ و گوێ لە سکاڵاکی دەگیرێت چۆن سکاڵا تۆمار دەکات لێژنەیەکی دادوەران لێرەیە و ئەو لیژنەیە تەماشای هەموو سکاڵەکان دەکات بە قەناعەتی شەخسی خۆمە هیچ کەس ناتوانێت هیچ سکاڵایەکی هەبێت چونکە هەموو شتەکان شەفاف ڕوون لە بەرچاوی هەموو برادەران یەکێکە دەخوێندرێنەوە فۆرمەکان کاتی بەڕێوەچوونی دەنگدانەکە پرۆسەکە ئەو چۆن بوو کاتی بەڕێوەچوونی پرۆسەکەی زۆر باش بوو سیستەمێکی زۆر جوان دانرا بوو شتەکان بە
ڕێکوپێکی دەچوو و عجلەی تێدا بوو کاتێکی کەمی دەویست بووە و بتوانانی دەنگ بدەیت و قەناعەتی خۆی وایە هەموو برادەران ئازادانە و زۆر شەفافانە و کێشاوەیەکی دیموکراسیانەدا دەنگەکانی خواندەوە. دوای کۆنگرە پارتی چۆن دەبێت؟ چی بەسەر دێت؟ پارتی بە مرکزیەتێکی تەواو و گڕوتینێکی نوێوە دێتەوە مەیدانی خەباتی کوردایەتی. قەناعەتی شخصی خۆم وایە ئێمە پەیامێکی زۆر باش دەدەین بە خەڵکی کوردستان و پارتی دەگەڕینەوە سەر ڕێچکەی جارانی و دەبێ هەوڵ بدەین پارتی ببێتە پارتی هەموو خەڵکی کوردستان و پارتە بێ کە سەرکردایەتی هەموو گەلی کوردستانی لە قۆناغەکانی ڕابردوودا کرد. گوێ لە گلەیی و گازەندەکان دەگرن کە لە پارتی دیموکراتی کوردستان دەگیرێت. بێشێک ئێمە یەکێک لە کارەکان یان یەکێک لەوانەیە کە ئیشێکی جدیمان لەسەر کردووە پێویستە لەمە بەدووە هەموو ئەندامان و کادیران و لاینگران ینی بەرپرسانی پارتی بێنەوە ناو ناخی خەڵک و ئەمە یەکێک لە بڕیارەکانی پەیرەوی پارتی دیموکراتی کوردستانەوە پێویستە گوێلەگرەی خەڵک بگرێ. جەنابی سەرۆک بارزانی بڕیاریدا کانالێکی تایبەت بکاتەوە بۆ ئەوەی گلەی و گازندەی هەموو کەسێک لە کەمترین وەختدا بکاتە شخصی جەنابی سەرۆک بارزانی و قەولی ئەوەشیدا کە جوابی هەر هەموو سکالەکان بە زووترین وەخت بداتەوە. سپاس کاک بەهرام عەریف یاسین، سپاس بۆ جەنابتان. بەڵێ پرۆسەکە بەردەوامە، دەنگەکان زیاد دەکرێنەوە ژینۆ و ڕوخساری کاندیدان هەیە، گەشە هەیە، تا ئێستا ڕوخساری بێتاقەتی پێوە دیارە، بەڵام هێشتا پرۆسەکە زۆری ماوەتە. پرسیارم لەسەر ئەوە کرد وتم شۆڵەیەکی زۆر ئەبینین لەوێ، بە کورتی پێم بڵێ ئایا ئەنجامانی کۆنگرە چیان بەسەر هاتووە لەوێ ماونەتەوە یاخود هۆڵەکان بەجێ هێشتووە؟ هەمویان لە ژوورەوەن ژینۆ، زۆربەی هەرە زۆری ئەندامانی کۆنگرە لە ژوورەوەن. لە بڕۆی لە ژوورەوە سێ هۆڵ سێ لێژنە سەرپەرشتی جاکردنەوەی دەنگەکان دەکەن. لە هەر سێ شوێنەکە ناوی تەواوی کاندیدان لەسەر تەختەی سپی نووسراوە، بۆیە کاندیدێک کاتێک لە شوێنێک لە هۆڵێک چاودێری دەنگدانی ئەنجامەکانی دەنجی خۆی دەکات، چاوەڕێی ئەنجامەکانی نوێنەرێکی لە هۆڵەکانی دیکە دانەوە، بۆیە تەواوی ئەندامانی کۆنگرە لە ژوورەوەن چاوەڕێن و بە پرۆشەوە چاوەڕێن کە 2000 بزان چێ سەر دەکەوێت. هاوکارم نەورەس عەبدوڵڵا، سپاس بۆ زانیاریەکانی تۆش، دەستخۆش. بەڵێ هەر لە دهۆکەوانێ لەوێ بە خۆتان نەزانن کوردستان 24 ئەم چەند ڕۆژە بە بەرداوامی 102 کراوەی هەبووە. ئێستاش هاوکارم کۆڤان عزت لەوێ لەگەڵمانایە و چەند میوانێکی لەگەڵدایە بۆی گفتوگۆی زیاتریان لەگەڵ بکات. کۆڤان سڵاوتان لێبێ و ماندوو نەبن، با بزانین میوانەکانتان کێن و ئەتانەوێت دوایین زانیاری یاخود دوایین ئەپدەیت چییە لەسەر ڕەوش و بەڕێوەچوونی کۆنگرەکە پێمان بڵێن بفەرمونون. سپاس ژینۆ، سڵاو لە بینێران و بیسەرانی کورسان 24 لە ستۆدیۆی کراوەی کورسان 24 لە بەردەم هۆڵی کۆنگرەی پارتی دیموکراتی کوردستان لە دهۆکەوە لەگەڵتانین بۆ ماوەی سێ ڕۆژە بەردەوام ڕووماڵی کۆنگرەی چواردەی پارتی دیموکراتی کوردستانەکەین لە بەیانیەوە تاوەکو درەنگانی شەو لێرەن تەواوی زانیاریەکانە گوازینەوە بۆ بینێران و بیسەرانی کورسان 24. من لێرە میوانێکم لەگەڵە بێ دژوار فایق هەمان دامی کۆنگرەیە، هەمیش کاندیدە بۆ کۆمیتەی ناوەندی، لەگەڵ ئەو گفتوگۆ دەکەم. کاک دژوار بەخێر بێ، فەرموو. سپاس، مەمنون. ئێوارتان باش. مەمنون. کۆنگرە بە تایبەت پرۆسەی دەنگدان و جاکردنەوەی دەنگەکان چۆن بوو؟ کۆنگرە بەرەسین دەسەڵاتی حیزبە، هەموو ئاڵ و گۆڕانکاریەکان لەوەیە کرێ. ئەمڕۆ لە زنجیرەی ڕۆژانی کۆنگرە آخر بەشی کۆنگرەیە کە هەڵبژاردنە. ئێمە لە ساعت 11 فێژنیوەڕۆ دەستمان بە دەنگدان کرد. تقریبان ساعاتێکە بێ فەرزی دەنگەکان دەستی پێکردووە. پرۆسەکە 6 تا 8 ساعاتی ئەوێ بۆ ئەوەی ئاکامەکان لێرەین تا بەرەبەیان بڵێ تا بەرەبەیان تا ئاکامەکان ڕاگەندرێ. وابزانام خواردنی بەرەبەیانیشیان ئامادە. چەندەم کۆنگرەیە بەشداریت؟ من ئەمە پێنجەمین کۆنگرەی پارتیە کە وەکو مندوبی کۆنگرە بەشدارە بوو. جیاوازیم کۆنگرێ لەگەڵ کۆنگرەکان ڕابردووەچی ئەگەر ڕەخنەش تێ پێم خۆشە بڵێ. ڕەخنەیەکی زۆر هەبوو کەم کۆنگرێ بۆ لە کاتی خۆی نەبەستراوە. شکێمە نزیکەی 10 ساڵ یان ساڵ زیاتر کۆنگرەمان نەبستووە. ئەویش کۆمەڵ ڕەخنەکە بەجێیە. جەنابی سەرۆک و قیادەی با بڵێن هەموو مندوبینی کۆنگرەش ئەویان قبول کردووە.
ئەوش هۆکار هەبوو هۆکاری داعش بە هۆکاری کرۆنە بە هۆکاری ئەو بارەگەژێ نێوان بەغدا و هەولێر بوو کە شەڕش دروست بوو ئەمە واکی کە کۆنگرە تاخیر بێ ئەم کۆنگرەیە کۆمەڵی ڕووداوی گرنگی بەخۆیەوە بینی وەکو باسمان کۆنگرە ئاڵگۆڕی بنەڕەتیەکە لە هەموو مەفاسڵی پێکهاتەی حزب لە ناوی لە قیادەکەی کە زۆر زاردیان گوت پارتی دموکراتی کوردستان ناوێرە کۆنگرە بکەن ئەو کادران و ئەندامانی لێز بەڵێ ئەو پرۆپاگاندان زۆر دژی ئێمە کرێ دژی پارتیە کرێ ئەگەر تو سیر بکەی پارتی عمری 76 ساڵە پارتی عمری 76 ساڵە 14 کۆنگرەی کردووە بەڵام ئەو 76 ساڵە چەند ساڵ پارتی لە ئارامی ژیاوە لە ئاشتی ژیاوە چکە کۆنگرە پێویستی بە کەشوهەواکی ئارام و ئازاد هەیە بۆی بتوانانی کۆنگرەی ئەگەر سەیری ئەو 76 ساڵە بکەی 14 کۆنگرەی بەستۆ سەیر و داوەکان بکەی لەوانە و کەسێک گلەیەکە خۆی بە خۆیان بچێتەوە بڵێ ئافرین پارتی کە لەو بارودۆخە ناخۆشە توانی هیچ 14 کۆنگرە بکاتن جیاوازی کۆنگرەی 14 و 13 چی بوو؟ کۆنگرەی 14 کۆمەڵی ئاڵوگۆڕ بەسەر کۆنگرە بەسەر هەیکلێکی پارتی هاتووە بۆ ئەوانی تر هەڵە بوون؟ نا خۆی کۆنگرە چییە؟ تۆ دەی قیادێکی تازە هەڵە بژێری ئەو قیادەیە حازرێکی بۆ قۆناغی داهاتوو ئەوە بگونجێ بۆ قۆناغی داهاتوو دووەم تۆ بێ بەرنامی سیاسی خۆت پرۆگرامی خۆت سیاسەتی حزبی خۆت بگونجێنی بۆ داهاتوو اینجا دەی ئاڵوگۆڕ لە مەفاسڵی ئەو ڕێکخراوەکەی لە خوارەوە بۆ سەرەوە ئاڵوگۆڕ کراوە بەسەر پێشتر لای ئەنجومەی سەرکردایەتی بۆ قیادەی پارتی لەم کۆنگرە کراوە بە کۆمیتەی ناوەندی کە جارانش کۆمیتەی ناوەندی بوو بۆ نمونە لەم کۆنگرەی ئاڵوگۆڕ کراوە لە بەشداری ڕێژەی ئافرەت دەستا پێش ناوەکە بۆچی گۆڕدرا ڕایەک هەبوو کە پێش ئەنجومەی سەرکردایەتی پارتی ناو قیادەی پارتی کۆمیتەی ناوەندی بوو ئەمە وادانرا ئەمە کەلتورێکی پارتی با بگەڕن بۆ کەلتورێکی خۆمان کەوێن پێشتر ناوان کۆمیتەی ناوەندی و با لەسەرەوە بڕێ اینجا ئاڵوگۆڕێکی تر ئەوەیە کە ڕێژەی ئافرەت لە ستا 5 بۆ 15 واتە لەم کۆنگرەیە 7 ئافرەت ئەبنە ئەندامی سەرکردایەتی پارتی ئاڵوگۆڕێکی تر ئەوەیە لە مەکتەبی سیاسی بینین زۆر ئاسەیە لەوانەیە هەبێ بەس من ناتوانم گەنجە بینین لە مەکتەبی سیاسی گەنجش ئەبینن چکە ئەوانەی بەربژێرن ژمارەیەکی زۆری گەنجی تایە و بەشێک لەو گەنجانەش گرنتی هەیە کە ئەوان ببنە ئەندامی کۆمیتەی ناوەندی ئاڵوگۆڕێکی تر ئەوە هەیە دیارە کە 10 ساڵ یان ساڵ کۆنگرە نەبەستی بارودۆخی سیاسی منطقەکە باش نەبێ بارودۆخی ئەمنی و سەربازی ناوچەکە باش نەبێ کێشە لەگە بەغدا هەبێ بارودۆخی ئابووری خراپ بێ کۆمەڵێک گلەیی و گازندە و سکالا دروستە بێ جەنابی سەرۆک پێشنیاری کرد و قیادەش ئەو پێشنیاری قبول کرد و ئامادەیان کرد خستانە بەردەم کۆنگرە کە لێژنەیەک دروست بێ بە ناوی لێژنەی سکالا بۆ ئەوەی هەرچی سکالای ئەندامان هەیە لە خوارەوە بۆ سەرەوە بگاتە ئەو لێژنەی کە ڕاستەخۆ پەیوەندی بە جەنابی سەرۆکەوە ئەمە پێشتر ناگەیشت پێشتر حتمان گەیشتە بە ڕەنگە ڕێگای زۆری بڕی بێن بە چەند فلتەرێکە ڕۆشتی ئەمە ڕاستەوخۆ ئەو سکالایان دێن ئەگاتە شخصی جەنابی سەرۆک ئاڵوگۆڕێکی تر ئەوەیە لێژنەیەک بۆ تێکۆشەرانی پارتی دروست بووە ئەم لێژنەیە پێک دێل هەموو ئەو کادرانەی کە پێشتر دەوری قیادیان بینیوە ئەمڕۆ باردۆخەکەوە کە وەکو ڕاوێژکار سوود لە ئەزمون و وزەیان ببینی جەنابی سەرۆک لێژنەیە کۆیە کاتەوە ئەویش پەیوەندی ڕاستەخۆی بە جەنابی سەرۆک و بە مەکتەبی سیاسی وەیە ئەمە چەند ئاڵوگۆڕێکی پرسیارە بەڵێ ئەنجومەنی سەرکردایەتی شارەکان بەڵێ کراوەتە کۆمیتەی ڕێکخستنە کراوەتە مەکتەبی ڕێکخستنی شار پارێزگایە بەڵێ دەسەڵاتیشان ئەگەر هەڵە هەندێک کەم کراوەتەوە سنووردار کراوە ئایا بەرکەوتن لەگەڵ لقەکان هەبوو دەسەڵاتیان بۆیە وا لێکرا یان ئەمە لە نێوان مەکتەبی سیاسی و ئەنجومەنی سەرکردایەتی و لقەکانە بابڵێن بەریەککەوتنا خۆی ڕاستەکەی ئەوەیە پارتیەک سەرکردایەتی هەیە کە کۆمیتەی ناوەندی مەکتەبی سیاسی ڕەبژێرێ جەنابی سەرۆک و هەردوو جێگرەکەی قیادەی هەموو پارتیەکە پێت زیادە بووەوە نا ئەوەی تو ئەوەی کۆمیتەی ناوەندی کاڵێک کۆمیتەی ناوەندی یان سەرکردایەتی پارتی ئەوەی شار هەر سەرکردایەتی سەر بە سەرکردایەتی نابێ بۆ ئەویان کردە مەکتەبی ڕێخستنی پارێزگا تا ئێستا هیچ باز لەوە نەکراوە کە سەلاحەتەکانی کەم بکرێت دەسەڵاتی کەم بکرێتەوە چکە دەسەڵاتەکانی بۆ دەکرێت بەڵام ناوەکەی گۆڕە لەبەر هۆکاری کە باسم کردووە ڕەنگە ئەینی ئەو دەسەڵاتانی پێشتر هەیەیان بووێ بیان بێ بەڵام ناوەکەی گۆڕە چکە پارتیەک سەرکردایەتیەکە لە سەنتراڵە لە مەرکەزە ئەم جارات بە پێی پەیڕەوە پرۆگرام پارتی 5 ساڵ جارێک کۆنگرا بەستیت بۆچی لە چوارەوە کراوە 5
خۆی کۆنگرەیە 4 ساڵە یا 5 ساڵە یا 6 ساڵە کراوە بە پێنج دەبەرەوەی ڕووداوەکان 4 ساڵتان پێ زووە خۆی 4 ساڵ نۆرمالە بەڵام ئێمە ڕابردوو ئەزمونمانەیە کە ئەم منتقەیەکی گەرمە ڕووداوی زۆر لێ ڕووەدا بۆ وای لێ نەیەم بڕیاردێن 4 ساڵە و 4 ساڵەکەش نەیکەنگی لەو گازندەیەکی زۆر دێتە سەرم بۆی واقعی بن بڕیار درراوە 5 بێ بۆمانە 1 ساڵ تەجیلی بکەین ئەگە بارودۆخ ئاسایی بێ 5 ساڵەکە ئەبەستێت ئەگە بارودۆخەکە ئاسایی نەبێ 1 ساڵ تەجیل لێکرێ بەڵام چارەسەری تریشێ ئەگە هەر ئاسایی نەبوو پارتی ئەتوانێ کۆنفرانس ببەستێ پلینیۆم ببەستێ هەتا دۆخێکی ئارامتر بێتە پێش کۆنگرە ببەستێ دوای کۆنگرە کۆنفرانس ناکە کۆنفرانسی لەقەکان ئەبێ 2 ساڵ جارێ بکرێ کە کۆنگرە تەوا بێ سەرکردایەتی تازە کۆمیتەی ناوەندی تازە دێ دانیشێ هەموو مەلەفەکان هەڵەداتەوە ئەوەی لە پەیرە و هاتەوەی لە پرۆگرام هاتووە نەخشە ڕێگای بۆ دانا دوای ئەو نەخشە ڕێگای یەک لەوانە ئەوەیە کە کۆنفرانسی لە قوناوچەکانیش بکرێ بەڵام کەیە کۆمیتەی ناوەندی نوێ ئەوە دەستنیشانەکە کەواتە ئەبێ بشکرێ ئەبێ بشکرێ باش ئەو بربەستانەی کە پێشوو هەبوون بۆنە بۆ بینینی بەرپرسان من ئەو شەوە دیبێتێکم هەبوو دەیانگوت زۆر جار هەیە باسی هەمویان نەدەکرد دەیانگوت ئەو کێشانەی کە هەن ماسکێکیان لەبەرەکردن وەک خۆیان ناگەیشتنەوە بابەی شوێنی مەبەست ئەمانە چارەسەرکرێت من خۆم یەک لەوانە بوومە گلەیم لەسەرکردایەتی پارتی خۆمان کردو لە ناو ئۆرگانەکانی پارتی لە ناو کۆبوونەوەکان کە قیادەی سیاسی پارتی دوورە لە جەماوەرەوە تاڕادێک ئەمە ئیشکالێتی دروست کردو کێشە دروست کرد لەم کۆنگرەیە داکۆکی لەسەر ئەوە کراوە هەم قیادە لە جەماوەرەکەی نزیک بێ هەم مەسئولینی خوارەوە لە جەماوەر نزیک بێ چونکە ئێستا پێوەەر بۆ هێزی هەر حزبێک سندوقی دەنگدانە دەنگدەر بۆی دەنگەری پارتی زیاد بکە ئەبێ چی بکەین ئەبێ دەستگاکانی پارتی لێپسراوەکانی پارتی بچن ناو جەماوەرەوە یەک بۆی لە ئێش و ئازارەکانیان تێبگەن هەوڵدەن چارەسەری بکەن دووش بۆی کاتی هەڵبژاردنەکان کە ئەچێ ناو جەماوەرە شتێکی نامۆ تازە نەبێت جەماوەرەکە لێ ڕاهاتبێت کە ئەمانە لە ئەسڵان لە ناو جەماوەرە پارتیش بۆ ناسراوە پارتێکی جەماوەریە نابێ مەسئولینی پارتی تەنانەت کادەی پارتیش لە جەماوەری خۆی دوور کاک دژوار لە ماوەی ئەم سێ ڕۆژەی کە من لێرە بووم هەموو بەرپرسێکت لێرە دەبینی لە بەرپرسی زۆر باڵا تاوانی تر لە ڕێگاش هەمویانت دەبینی و دەتوانین لەگەڵی ڕابوەسی و قسەی لەگەڵ بکەی و گفتوگۆ لەگەڵ بکەی ئەمە تەنها لە کاتی کۆنگرەیە دوای کۆنگرەش ئاوا دەیان بینین خۆی پارتی من باسی خەڵکەکەم نه پارتی کادرانی پارتی ئەوا بەرپرسانی خۆیان نەبینن پارتی حزبێکی جەماوەریە بەڵام بارودۆخێکی وا دروست بووە کە ئەو حزبە جەماوەریە قیادەی هەیکەلەکانی پارتی تۆزە جەماوەر دوور بوونە ئەگەنامە بەنسبەت پارتی شتێکی نامۆنیە بەس ئەم چەند ساڵی ڕابردوو کۆمەڵ ڕوودا هاتنە پێشەوە وای کردووە کە ئەو قیادەیە کە ئەو مەسئول لە جەماوەری خەڵک دوورکەونەوە ئەوەی ئەمە لەم ڕۆژانە بینیمان بەڕاستی شتێکی زۆر خۆش بوو ئەندامی ناوچە سەرۆکی خۆی نزیکەوە بینی قیادەی خۆی نزیکەوە هەڤاڵەکانی خۆی نزیکەوە بینی ئەمە منەتوانم ناوی بنێن بە جەژن ئەبێ ئەمە بکەینە سەرمەشقی خەباتی خۆمان وەکو جەنابی سەرۆک ئەمری کرد و کۆنگرە ڕای سپاردووە کە ئێمە لە جەماوەرەوە نزیک بین تۆ گەر لە جەماوەرە نزیک بێت توانی گزارشی زیاتر لە ئێش و ئازارەکەی بکەیت واقعەکە بخۆینەوە جەماوەرەکەش سقەی زیاتر پێ زۆربەی بەرپرسان دەیانگوت دوای کۆنگرە پارتێکی جیاوازترە بینین ئەمە تەنها قسەیان بە فعلی ئەیبینین پارتێکی کۆمەڵێ بڕیار دراوە یەک لەوانە کۆمەڵێ سزاش هەیە بەوانەی کە یعنی باسی لێپیچینەوە کرێ باسی بەدوادا چوونە کرێ باسی تەفتیش و متابعا کرێ باسی خەڵاتە کرێ باسی سزا کرێ باسی وا کرێ دژایەتی گەندەڵی بکرێ باسی وا کرێ بێ مەسئول لە خزمەتی خەڵکەکە بێ ئەمە هەمووی هەیە بەس من ناتوانم پێ بدەم 100% ئێمە لە دوای کۆنگرە ئەبینەوە حزبێکی تازە کە ئەو هەموو پەیرەوکرامەت جێبەجێ بکەین ئەمە ڕێژەیە پلانی ئەوێ بەڵام ئەم کۆنگرێ ئەم کۆنگرێ کۆنفرانساتی داهاتوو کارێکی وا کە مەسئولیا ئەبێ ئەرکی خۆی بە چاکی جێبەجێ بکە یا تووشی سزادارە بێت ناو پەیرە و هەنێ سزا هەیە ئەگەر لە شوێنێک ژمارەی دەنگدەر لە ژمارەی ئەندامانی حزب کەمتر بێ ئەو هەیئەتە نامێنێ ئەگۆدێ بە هەیئەتێکی تر ئەمە بڕیارێکی زۆر تەواوە ئەمە هانی ئەو هەیەتانادا ئەو لیژدانادا بۆی زیاتر لە ناو خەڵک بن بۆی ژمارەی دەنگدەر لەگەڵ ژمارەی ئەندامانی حزب لێک نزیک بن ئەگەر ژمارەکە زیاتر نەبێت پێڕە و پرۆگرامی سات بەدڵە پێرۆ پرۆگرام
ئاڵوگۆڕی بەسەر هاتووە بەڵام ئەو پەیرۆپۆگرامە سوودی لە پەیرۆپۆگرامەکانی ڕابرد و وەرگرتووە هەندی ئاڵوگۆڕ کێسەبۆت باسەکەم باسی گژنەی تێکۆشەرانمان کرد باسی سکاڵامان کرد باسی ئەو سزادانەمان کرد کە ئەگە لێپرسراویە هەیئەتێک لە ئاستی مەسئولەتی خۆی نەبێ تووشی لێپرسینەوە بێ تووشی سزادانە بێ و مافی ئەوەشی هەیە کە بەرگری لە خۆی بکە ئەمە شتێکی تازەیە شتێکی باشە ئەبێتە هاندەر بەوەی زیاتر بەرپرسەکان بچن ناو جەماوەڕۆ ئیشێک خۆیان بە شەفافی بکەن. زۆر سپاس بۆ دژوار فایق هەم ئەندامی کۆنگرا هەم کاندید بۆ کۆمیتەی ناوەندی دواتر ئێستا چیت بۆی ئاگاداری ئەوەی بێت کە چەند دەنگت پێدراوە لە کاتمانگرتی دەستان خۆش بێ بەخێر فەرموو ژینۆ وابزانم جاکردنەوەی دەنگەکان زۆری ئەوێت 1056 ئەندامی کۆنگرا دەنجیان بە 41 کەس داوە جاناوەکان یەکێک دەخوێنرێتەوە پۆسەکە زۆر ئەخانێ تەنانەت وابزانم نانی پارشەویشان بۆ ئامادەکردوین کەواتە بێ خۆمان حازرکەین بۆ تا 2 3 و 4 بەیانی لەوانەش زووتر خلاص بێ بەڵام ئامادەکاری بۆ ئەوەش کراوە کە نانی پارشەویش ئامادە بکرێتن لێرە ئەسمەلای هاوکارم مەسعود محەممەد سپاس ئەسمەلای هاوکارم مەسعود محەممەد ئەویش لێرە لەگەڵما ئەویش ڕاو بۆ چوونی زیاتر وەرەگرێ مەسعود ئەفدەمێتە بۆش بەو ئەزی بێمە جەمتە باشە کوبان ئەسنوکە ژوور بوو ینی تۆ دزانی هەر فۆرمەتی نەدەرێ لژنە وە فۆرمێ پیشادەیە هەمی ئامادەبوویە کاندیدا یە پێشچافکەیان پرێکە شاشەکێ ئەو سای ماوات نوێسن کە هەرێکە چەندێکینانە بڕاستی جەختە ژوور بوون ئەو بیرهات نەبیرا من وقتی از مرۆڤ القوتابخانه و ڕۆژە کارت وەرگرتن یعنی ڕۆژە نەتیجەیە مرۆڤ چاوەریەکانە لە نەتیجە مرۆڤ چ بیتن کوڤان دوێڵی و خود دەستخوازم ئاماژە ڤاسیا ڕۆژێت کۆنگرەی بکەم و ئەو جیهێت هاتی نەسنیشانکردن بۆ ئەندامە هەم جیهێ بەهێنڤەدانەوەنە هەم جی ئەو کار و چاڵاکیەت ڕۆژانت کۆنگرێت هات نەکردن تەمەنەوە وەکین بینەوە هۆڵە کۆنگرایە لڤێرێ هۆڵە هەری مەزن ئەو جێ گوتارێت هەت نەپێشکەشکردن لەژنە تا تەپینە ڕۆژەیەکی هەمی توێرەوە بووە ڕۆژە دوێ هەندێک جوداتر بووە ئەڤروکە کوێف دەمێستێ دامەل سێ جها ژێک جوداکردن دەنگات هێتەکردن دوو جێ وێزگەها ئەیکی دوێت ناوە هۆڵێدا و وێزگەها دیجی الخارێ ینی الهۆڵە ڕقم ئەیکیان ژمارە ئەیکە ئەدی درێژەهەیە شەڤ ڕۆژە ئەندامێت کۆنگرەی لڤێرێ هم بەشداریت کار و چاڵاکیت کۆنگرەی دادکەن هەمژی هەندێک جاراش بەرکو دەم گەلەکە درێژەت بیتە بەهێنڤەدان از الوری هفکارت خونی شاندم اول استودیو وکیل کردستان 24 کاکوان الوری و برادرت ماجی بگمان سربازت ونت کردستان 24 و نگیرت ما استاف ما و هنی در هنر و همی اگر افکار من گلم دابیتن کوان هندکی بوما بهلن از جهه بهن ودانا اندامت کنگره جنی شادم بگمان افکاست هنو چن بودم که درش اگر اسف افروکه بحث کم طبعا جداهی وی کنگره چه دابویه همی اندامت کنگرهش کره سرک بارزانی بگیره و حتی که اندام دی همی پاسیت این و همی جید به هلت پیوندین یعنی موبایل تنیا جاستینن الفريدي أفا كافية جهة بهم فضان أزنو كبش ما يرجع بحث بكم هندك روجا أفروكاري الدم جمر هشتي سبدي عندهم تكون جري هاتينا غيره وكياديار أفانو كهدم جمر نهوني و وتيتا بيج بيني كرين كو حتى درنگاني شافجي يا بردوام بتنج بروي جهة كي تايبج بو بهم فضان هاتي آماده كرن أفا بشكش عندهم تكون جري دانا ببورن إذا سيري هابيتن الفري أفا جهة شيرينية وجهة چای و قهوه و شوصا از هندک سوار گرم او پارزگار دهو که گله کس کا کرش وره ورش کردم خود کا کرش سرپرستیار ویجید کردن کا کرش واروجن در بازبت کنگره داول وری چه پیشکشی می هوانات که اشتباهی از بیشتر درج بیتن زانم و هزار پاسی وکری اكيد اوا بو روزی که کنگره حتی نوکه و شاف شوجی حتی سپیده دم آماده کاریه بن روزانه شفت سپیده حتی که کنگره کنگی وقت کشا یا پیش بینین نکری بکو هندف شود درج بیتن بجن حتی برس بده یا بردم ام هر پاشی وکردن اكيد چه حاضر کردی قلیسه لقایماغ ماسته همیتشته روز دیجی همیتشته بو جبقلا و کیکا یعنی شام کم بجن نزدیک 85 مواد هبونیت شیرینایی ما همه تجيبون تلفيري بويتو تاتي روجانا زور سپاس که رسیدگی هندک آماده بوی آخوام افدام یامتی دانه انجام تین راگهاندن ما مستا تو باشی
سلامت من ڕۆژانی کۆنگرە چۆن دەرباز بوو؟ سپاس دەکەم بەلای خی گەورە میهرەبان الحەمدوللا ڕۆژانی کۆنگرە زۆر بەخۆش و بە سەلامەتی دەرباز بوو کۆنگرێکی زۆر نەوعی بوو بەڕێک پێکی بەڕێوە چوو پێشنیارەکانی جەنابی سەرۆکی زۆر پێشنیار ڕێک پێک بوون ئێمە شەمود پێ دڵخۆش بوون ئینشاءڵڵا ئەوە فەرزی ئەسوات دەکرێتن بۆ کۆمیتە ناوەندی ئینشاءڵڵا و ئەوانەی کە زەروریەتن و ئەوانەی کە بەکارێک دێن دەردەچین و ئینشاءڵڵا پارتی بەرەو پێشتر دەچیتن و ئینشاءڵڵا کۆنگرەی چاردەمان 11 و 12 سێزدەمان لە هەولێرێ بەست ئەو کۆنگرەی چاردەشمان هینا دۆچێ بۆشی کوردستان کۆنگرەی 15 ئینشاءڵڵا دەچینە سولەیمانی ئینشاءڵڵا سولەیمانی شاری هەڵمەت و قوربانی شاری شێخ محمودی حەفیظ شاری پارتی و بارزانی چاکە ساڕ بوو بەدەست خۆش زۆر سپاس جانم پارێزگارە دووکی و هەژمارەکە کەساتی دلبرێ جانم پارێزگاری منوکێژی شاشە دامەگوتی ئەس ژوور بەبووم ئەو ڕۆژهات نەبیرە من وەختێ سەری ساڵە مرۆڤ چیت کارتاخۆ قوتابخانێ وەرگریت نەتیجە کە دەچ لێتن بەس ئەس بچم تا گوتیە برادرە کارتا من وەرگرن بگۆێ ئەنجام ڕادگەهینن و بەڵاتکەن و توێلڤێرێ توێ پیڤیش دەربازی کۆمیتە ناوەندی بی ئینشاءڵڵا دیف ئەو نەتایجێت و حەتۆنوکە ڕاگەهاندی وەزعی زۆرێ باشە بۆجدی سەر هەر سێ وێزگە هەزگاریە توێک شۆ کەسەڵی و پترترین دەنگتێتین پشتڕاستی وێ هاتیە وێرە دیارە تو زانین دەرکردی ئەس باوەکەم 12 ساڵ بەسم بۆ هەندێ هەڵسەنگاندنا دەورێ مرۆڤێ بهێتەکردن 12 ساڵ ئەزێ شولتکەم 9 ساڵونی و حکوومەتێ 2 ساڵونی دەژوەک و پارێزگار ئەوە تەقیما خەلکی مەیە کادرێت پارتیە بۆ هەندێکە ئایا ئەم هەژی هەندێنە vê قۆناغێ دەشێن خزمەتە ملەتێ مە وەکو کوردستانی وەکو هەرێما کوردستانی وەکو پارتی دموکراتی کوردستان دەشێن خزمەتێکەین یان نە ئەوێ تەقیمێ دێمە هەوەندەتەن ئینشاءڵڵا حتا نەتۆیجێت کو ئەگەر vê ڕەنگی بچن حتا دیمایێ ئەوە دەبیتە هەوەندەرێک مرۆڤ پتر شول کرد پتر خوب پاستینیت و هەروەسا ئەس باوەکەم ئەوە ببیتە هەوەندەرێک بوو برادەرێت دژیت وەکیمە پتر خوب پاستینن بۆ هەندێک و سبەی بشێن ناف خەلکیدا تەقیمەکە وسا و vê ڕەنگی وسا دەنگت خەلکیش بدەست بله شروع شفافیت و شروع میکانیزم و حتى في لحظة كسش ما تشم ملاحظة صار نبون ملاحظة نبوينا زور شفافي بريكو بيكي هادئي بريفت شوي دنگ در زور راحتی دنگ خودان نهینی دنگ خودان اونو کجی پروسه بر چوبت کامیرا و هر وکی هادیتی از باتی ما راپور سر آماده کردن و بچوف دیریا صدان کسید کد هر حالا که روی نشتی باش داری یا باش یعنی همین اندام دنگ خدا تأکید صد بود چونکی اف رجا نوکی رجا جمعوری بس پشت راستم جا خودی نکت الا اگر یک نساق ببید توشی نخوشخانه ببید اگر نه اوجی بس من نبهستی اگر نه همیت بجدار بی ما بحثی نکردی ولی جهت بهم ودانه دیار جنوب پارێزگاری جوکی من قهوه بعد خود اسپلا تعال بعد اجي قهوه دائم يتعال قهوه تعالي خوش مایک برسامن اگر هاتو طبعا حتی نو که 5 صد یعنی دنگ نه هات نجای جدا کنه اگر تو بسر نکردی پشتوانی و اندام سرکفتی که اگر من گفتی بود چند حوالت خوب بحث کرد اگر از ایکیبم و اویدی اوید درد چن خلکه که و باشتر بمینید و در نچید خوشی پی سرکفنی بدز وناینم بس اگر از یه چلو ایکیبم بس اوید درد چنش همیش مباشتر بن اوه باشترین سرکفتنه بو مهمیا دو تمنایت کم کسی زور باش در بچم بلاز در نچم و از همین روح ریاضی جد بیجم و تحملوی مسئولیتی جد کم زور سپاس با قهوه تازی نبیتم زور سپاس جناب پارێزگاری من کسی که گرینگ دید بو وی بابتی از خازم هین پتر دمی بدنم گلم دابستار سیده خالت عباس کمیسیون بلندا سر به خال بجارتنت عراق که سرپرستی و پروسست کن سیده خالت ازل دیفته هاتی مجبور با گوادی ببوره سیده گوادی تلی دونه با کرسم شورده تا گفتم پدوی 10 دم جبرای نه حتی کوبشن جد جدا کردن دنگا و پروسسی پرید بین نو که تقریبا چند دم جمری دی خلق دی انجام ببینید یا هنگ راگه اینه بله کاغ مسعود پروسس دم جمر 8 یا دست بکری یا با واردن دنگا 3 قاعه
هاتی ندستنشان کردن و هر سه قاعة عدو فارس یا دهاتی دست بکردن ما کردن سه خط وقتی بجن عدو فارس داکو زیتر بیتا را گهاندن يعني نشم ساعتك محدود بدامته لاس دمجمير ده كاين بستو بينش كولاكا حتى دوازده دي بشتي دوازده اشم بجمتا بشتي دوازده احتمال حتى ايكي ويبا ايكي جيباكش حتى ايكي اصلا شم يعني بالتحديد بجمتا ساعه كان تشوكا تنوكادا ما يعني تستاكر سيه ورقه دمجميره كده بتني هاتنا خواندن دمجميره كده بتني سيه دمجميره كده سيه ورقه هاتنا خواندن يعني تنش التحديد بكيد بيجي چند دنگدان دیوکشت چون که دنگدان که کلاسیکی و که میگوده گفتی سر صابورا نافیت نخواندن منو کدید یعنی هر نوعی که تخواندن سر صابور نوعیه های خطا که برنامه تکرن کن گفت پروسس دیت تکوم کردن یعنی حتی کوب دماغی که بله هر سه قاعه اوت ما کو دنگدان دست بکری ده مجموعه هر سه قاعده جمع کردن ده و او کسی کاندید در که کنی چند دنگ دست خو بینن لیبراستی یعنی اشین بجمت وی ایکی شوه احتمال پروسس بردم. کمیسیون سر بخواد دی انجامنا راجهاندن. بله لجنه کمیسیونی و عروس دادوار او دی اشراف به هرج بداية یا سر کنگره کری و ام بیشین راجهاندن انجامش نمی‌شه بدهنا راجهاندن. توزگاه که شما دارم دید 19 فرم هات بودن باطل کردن خودشار کردن و کشوانو چیه؟ بله او ما بداية تحديد کربو لازم تلديف وان عندما دست نشان بکی هندک هبونه پتر شون عندما دست نشان کرد تو نشل وید تحديد بکی تو بیجی اف دنگه ادی دنگی وی جیبم دنگی وی بطال کم نه یا باشتره او ورقه بیتا بطال کردن چون کتروزن یا وی دنگی زیده داره کی سرجمی گشتی یا فرمت هاتی نپوچال کردن چند نجمه؟ تقریبا نزدیک 30 فرمانه 30 فرمان. باشه. ما پرسامن هیچ وی پروسس رازی بود. صحیح پروسس مگویی میگوید آموزش بدی یا الکترونی امجد رازی نبوده ما تحویل کردیم ما شرکتی دینا. الکترونی با چند دم پید وتن حتی کاج. الکترونی اف وقت نبود مسعود لی وکی مت آموزش سیستم الکترونی سیستمی که ناجح نبود کاتی کار لوا ام نشار بمشینا دنگدانا ام بیشین یدوی و ام تانو کت رازی نشفی سیستمی. اگر هاتو ده جدا کردن دنگاب دماغی کات هر دمکی بدماغی کات یک سر دنجامنا راگانده؟ بله عادي يتهرس قاعين جمع كرم وتوير دادينا راجهاندن وتبيت كونغري دا أو صباحي إعلان كان ليام وق داد ورو لجنة مشين راجه هني زرت سپاس بودن زرت سپاس سيدا مناغت أنا زاني تدوير با عاونا تيدا خوشي أري والله الحمد لله خوشياته وشيا الخوشيا من يان ده حتى نوكا حتى ويل لحظة كونغري الحمد لله بسركوتي أبرايتشتن كاروبار كونغري شكر الحمد لله سركوتي بو حتى نوكا مهم ما پیشی کنگره مدگو دوید شتکی واب کن دلی جناوی سروی که خوش بید دلیش گله که خوشه دلی مش خوش الحمدلله کنگره کسر کوتو ایشالا گلک ممنونی سپاس بود گلک ممنون كوفا مونتوزاني ازياتي ما كافيه الفري قهوه كافيه كخوش از دفخم اس باش راسم تجي كيمون يخت الزفر ما زيكي بوتاجين بيغو مون سبيشال تو خاص بكي از بقرا يعني توبو من بينا دست خوش مسعود يعني توبو من بينا انا اجدي ما ويره سپاس با اوکارم مسعود محمد که لبردم هولی کنگره لگل من بود و اترش شوینی حوانه که هندک لاندامانی کنگریانم کسانی لیرن لدتن پشوک دادن جینو اما دوان زانیاری بو سبارد با کنگره چوارده پارتی دموکراتی کردستان که استا عدو فرز ذکرنوی دنگکانه بلام تاوکو استاش هر بردوامه بو هر زانیاری چی زیاتر دواتر اگرین ولاتانو نوترین زانیاریتان پیدا داریم من اسا اگرین ولایت خوش به من دونبن سپاس بو هر یک له هاوکاران من کوفان عزت مسعود محمد نورس عبدالله و تواوی هاوکارانی دیکه لپشتی کامیرا و ل کاتی هر گورانکاری و زانیاری که دیکه دگرین ولاتان سپاس ل کنگره چوارده پارتی دموکراتی کردستان باز لو دکرد که گورانکاری نوی ل استراتژیت و پیروی پارتی دا پسند کراوه استراتیژیەکە بەپێی ئەو گۆڕانکاریانە دەبێت کە لە دوای هێرشی داعش بۆ سەر عێراق و هەرێمی کوردستان هاتوونەتە پێش هەر بۆیە چاودێرێکی سیاسی بە خوێندنەوەی خۆی وا دەڵێت کە استراتیژیتی نوێی پارتی دوای 6 مانگی دیکە کاریگەریەکەی هەم لەسەر هەرێمی کوردستان و هەمیش لەسەر عێراق دەبینین کۆنگرەی چواردەمی پارتی دیموکراتی کوردستان لە پێناو نوێبوونەوە و داڕشتنی استراتیژیەتی نوێی ئەو حیزبە بەسترا پارتی دیموکراتی کوردستان استراتیژیەتی بۆ کۆمەڵێک پرسی بنەڕەتی لە عێراق و هەرێمی کوردستان ڕوون و ڕاشکاو بووە
لە کۆنگرەی چواردەشدا ستراتیژیەتێکی تازەی لەگەڵ قۆناغی ئێستا بۆ عێراق و وەرەمی کوردستان داڕشتووە. بەپێی ئەو گۆڕانکاریانە دیاریکراوە کە دوای هێرشی داعش بۆ سەر عێراق و وەرەمی کوردستان هاتوونەتە پێش کە بەراورد بەو کات گۆڕانی زۆر ڕوویداوە. لە کۆنگرەی ڕابردوو بابەتی تیرۆرەوەندە بەهێز نەبوو. ئەم کۆنگرەیان دوای ئەم کۆنگرە داعش هات مۆزۆی کۆڕۆنا هات حەسار کەوتە سەر هەرێمی کوردستان بۆیە ئێستا پلانەکان نەخشەکان بۆ داهاتوو زیاتر داڕژراون بۆ ئەوەی بتوانین لە هەر شتێکی لەو حاڵەتانە کە بێتەوە پێشەوە پارتی چۆن بتوانێت وەکو حیزبی سەرەکی لە هەرێمی کوردستان بەرگەی بگرێت. عێراق و وەرەمی کوردستان چاوەڕێی دەستپێکردنی ئەو ستراتیژیەتە نوێی پارتی دیموکراتی کوردستانن کە دۆخی سیاسی عێراق و بەتایبەت هەرێمی کوردستان دەخاتە قۆناغێکی نوێەوە. لای چاودێرانی سیاسی ستراتیژیەتی نوێی پارتی کاریگەری دەبێت بۆ چارەسەرکردنی کێشەکانی هەولێر و بەغدا و کێشە سیاسیەکانی هەرێمی کوردستان کە پێشبینی دەکرێت لە ماوەی کەمتر لە 6 مانگدا کاریگەریەکەی دەردەکەوێت. کاریگەری دەبی لەسەر عێراق هەروە لەسەر ناوخۆی کوردستان بە تایبەتی ئەو سەوابەت و ئەو دیسپلینە حیزبیانەی کە هەیتی کە بە شێوەیەکی گشتی جەخت لەسەر مافە دەسووریەکانی هەرێمی کوردستان هەروە مافە نەتەوەیەکانی گەلی کوردستان دەکات. بێگومان لەگەر کۆنگرە خوێنی نوێ هەروەها توانای نوێ هەروەها استراتیژیەتی نوێ بەرامبەر بە بارودۆخی ناوخۆی هەرێمی کوردستان پەیڕەو دەکرێت کە لە داهاتوودا لە 6 مانگی داهاتوودا هەر لەسەر ئاسی حکومی و هەروەها لەسەر ئاسی پەیوەندیەکان لەگەڵ حیزبە کوردستانیەکان ڕنگدانەوەی دەبی. بەستنی کۆنگرەی چواردەی پارتی دیموکراتی کوردستان لە کاتێکدا دۆخی سیاسی عێراق و وەرەمی کوردستان پێویستی بە ستراتیژیەت و تێڕوانی نوێی پارتی هەیە بۆ دەربازبوونی هەولێر و بەغدا کە ماوەی 12 ساڵە نێوان کۆنگرەی 13 و 14 قۆناغی تازە هاتوۆتە پێشەوە. بۆ وەرەمی کوردستانیش وەک چاودێرانی سیاسی ئاماژەی بۆ دەکەن ئەو ستراتیژیەتە باڵایە دەبێتە هۆی چارەسەری کێشەکان. وەشمان سادق کوردستان 24 هەولێر. بەڵێ بەپێی ئەو زانیاریانەی کە لە ڕێی هاوکارانمانەوە لە دهۆکەوە دەستمان کەوت ئێستا پرۆسەی جاکردنەوەی دەنگەکان دەستی پێکردووە. کەمێک بەر لە ئێستا پێیان وتین کە لە 5 دەنگەکان جاکردنەوەی دەنگەکان کۆتایی هاتووە واتە تا درنگانێکی ئەم شەو پرۆسەی جاکردنەوەی دەنگەکان بەدەست هەژمار دەکرێن و کۆتایی پێدێت و لە دوای جاکردنەوەی دەنگەکان وا بڕیارە کە ئەنجامەکەی بۆ هەمووان ئاشکرا بکرێن. ئەم دەنگدانە لە 3 بنکە دیاری کراوە بۆ ئەو ئەندامانەی کە لەوێ بوون کە زیاتر لە 1000 ئەندام لەوێ ئامادەییان هەبووە و لەو بنکانە دەنگی خۆیان داوە. دەنگدانەکە وەکو خۆیان باسی لێوەکەن دەنگدانێکی زۆر شەفاف بووە کەواتە بابزانین دوایین زانیاری لەسەر پرۆسەکە چییە. هاوکارم نەورەس عەبدوڵڵا لەگەڵم دەبێت. نەورەس چ زانیارێکی نوێت لایە بیدەرە ئێمە و بینەرەکان؟ بەڵێ ژینۆ سلااوت لێبێت. من لە هەرسێک هۆڵی جاکردنەوەی دەنگەکان بۆ کۆمیتەی ناوەندی پارتی دیموکراتی کوردستان ئەوەی کە تێبینی بکرد چەند ناوێک ئێستا من نووسیومە چەند ناوێک لەوانە زۆر دەخوێنرانەوە تا دەنگێکی زۆریان تا ئێستا بەدەستی نامەبڕی ئێستا توانین بڵین 105 106 تا 107 دەنگەکان جاکراونەتەوە ئەگەر گەیشت بێتە 110 بۆیە ناتوانین بڵین ئەمە ینی کۆتایی بەڵام سەرەتایکی باشە بۆ ئەو ناوانەی کە ئێستا بەشێکیان دەخوێنمەوە. وێت خۆشناو ئامینە زیکری، ئاراس حەسۆمیرخان، ئیسماعیل حاچێک، ئەشواق جاف، ئەڤین هەروری بێگومان ئەمە بە تەسەلسولی ئەبجەدیە نەک بە ڕێژەی دەنگ. بارام عەریف یاسین، سیدات بارزانی، سیروان بارزانی، نەجات عەلی و نەوزاد هادی، عەلی تەتەر، محسین گەردی و ئومێد سەباح، بڵند ئیسماعیل و عەبدولواحید ڕوانزی و پشتوان صادق و سەربەست لەزگین و عەبدولخالق باپیری و نوری شنگالی ئەمانە بەپێی حروفی ئەبجەدی وەتە بەپێی پیتەکانی ڕیزبەندی ناوەکانم نووسیوە نەک بەپێی بەدەستنانی دەچکۆی تێیدا هەیە ڕەنگە دەنگەکانی لەوانی دیکە زیاتر بێ بەڵام ناوەکەی لە دواتر داهاتوە. من ئێستا لەگەڵ یەکێک لە کاندیدەکان گفتوگۆ دەکەم کە زۆر ناوی دەهێنرێت لە نێو هۆڵەکانی جاکردنەوەی دەنگەکان ئەویش کاگومێت خۆشناوە کاگومێت فەرمووتێرە مەسەد باش دەبینم بە خۆت چۆن دەبینم؟ وەڵام من وەزعی کۆنگرە باش دەبینم لە هەموو ڕۆکانەوە بێشک بەخۆشم هەر ئەو چەند ڕۆژەش پێشتریش کە ئەوە بم هەمیشە باوەڕم هەبووە بەوەی کە هەموو ئامانجەکانمان سەرکەوتنی کۆنگرەکەمانە بەڵام باوەڕم بەخۆشم هەبوو کە فیدباکەکەم وەردەگرتەوە باش بوو. تا ئێستا باشە.
کە خۆت هاتە دەرەوە ئێستا نوێنەرەکانت لەوێن هێشتا متابعی جاکنەوەی دەنگەکان دەکەن؟ بەڵێ بەتاکید لە هەموو لە هەر سێ محەتەی کە کارەکانی تێدا دەکرێتن خەڵکێکی زۆر هەیە کە لەگەڵ ئەوەی تیمەکان بە دروستی کاری خۆیان دەکەن خەڵکێکی شێوێ متابعە دەکاتن. ینی بە شێوەیەکی گشتی جیاکردنەوەی دەنگەکان ینی ئەو شێوازێکی ئێوە دەیبینن کاگومێت پێت وایە لە دوجاردا کەسێک بتوانێت گلەی بکات لە شێوازی پێشەمە شتێک ینی هەرسێ ڕۆژی کۆنگرە لە سێ مانگ کە ڕۆژی پێنجشەممە و جومعە و ئەو ڕۆژ شەممە بەردەوام بوو هەموو ئەو بەرنامانەی کە داڕشترا بوو کۆنگرەیەکی نەوەعی لە هەموو ڕوویەکەوە لە ڕووی مەنهەجیەتەوە لە ڕووی پێداچوونەوە بە پەیڕەوەوە لە ڕووی پرۆگرامەوە لە ڕووی راپۆرتی سیاسی و سکاڵاوە و تەنانەت لە شێوازی بربژێرکردنەکانیشدا هەموو پلانەکان و بەرنامەکە بە سەرکەوتووی بەڕێوە چووە پارتی لە ڕووی مەنهەجێتەوە و هەروەها لە ڕووی پەیڕەوە کۆمەڵێک گۆڕانکاری لە ئۆرگانەکانی خۆی کردیا و بۆ یەکەمین جاریشە ینی عادەتەن لە کۆنگرەی ئەحزاب لە سەرو لە بۆ خوار و پرۆگرام و پێڕەوەکاندا دەڕشترێتن بەڵام ئەو جارێ پێچەوانە کراوە پارتی ماوەی بێشک مەعانات لە خوارەیە نەتیجەی سەرکەوتن لە خوارەیە نەتیجەی شکست لە خوارەیە و کاری ڕۆژانە و بەردەوامی لەگەڵ ڕایەلەی پەیوەندی لەگەڵ جەماوەر لە خوارەیە پارتی و بتایبەت جەنابی سەرۆک هەمیشە تەقدیر لە بۆ خوارەوەدا دەدرێتن هەمیشە ڕەئی ئەوان لەلای تەقدیری هەیە هەوڵدرا پەیڕە و پرۆگرامەکە ئەوان لە ناو عەمەلی ئیشەکاندا بوون سەرنج و تێبینیەکانی ئەوان هاتە سەر و دوجار ڕێکخراوە و دەبێتە ئایندەی پارتی تێدا کەواتە لەم کۆنگرێدا درکتان بۆ کرد کە ئێوە لە پەرلەمانی کوردستان ڕاستە زۆرینەن لە پەرلەمانی عێراق زۆرترین کورسیتان بەدەستێناوە لە حکوومەت زۆرترین پۆستان لەلایە بەڵام ترکیشتان بۆ کرد کە خەڵکێکی ڕەنگە هێشتا چاوەڕێی زیاترتان لێ بکات وەگلەیی هەبێ و ناڕەزایی هەبێ بێشک خەڵکی کوردستان ئەوانەی پارتیژ نینە چاوەڕوانیان لە پارتی هەیە پارتی وەکو هێزێک کە قوڵاییەکەی لە ناو مێژوودایە ڕێگەکەی لە ناو ڕێگەکی مێژووی بەهێزی لە خاچی کوردستان و خەڵکی کوردستانەوە هەیە و لەگەڵ هەموو ئەوانەشدا مەدرسەیەکی مۆرال بەرزی ئەخلاقی نیشتیمانی نەتەوەییە و بە بەردەوامی لە پەیڕە و لە پرۆگرامی خۆیدا لە پێناسەی خۆیدا بە سوودوەرگرتن لە کەلەپوری بارزانی نەمر بە تەوزیفکردنی لەگەڵ بابەتە نیشتیمانی و نەتەوەییەکان لەگەڵ هەموو ئەوانەشدا پارتی ڕێبەرێکی هەیە مەرجەعێکی هەیە سەرۆکێکی هەیە کە ڕوئیاکانی ئەو و هەنگاوەکانی ئەو یعنی ئەگەر دیقەت بدێ لە ناو خۆی پارتیشدا لە پارتی گەورەترە لە پارتی دنیا بینیەکانی فراوانترە و بۆشە هەر ئەو سیاست و ستراتیژیەتە ئەساسیانەی کە بنەمای ئەساسی هەنگاوەکانی پارتی کردەوەکانی پارتی پەیوەندیەکانی پارتی منهەجەتی پارتی ڕنگدانەوەی لە ڕوئیای سەرۆک بارزانیەوە دەرکەوتووە لۆیە خەڵک بڵێ نەخەڵکی پارتی چاوەڕوانی زیاتری هەیە ئێمەش ئومێدمان وایە بەو ئامانجانەش کۆنگرەکەمان لەگەڵ ئەوەی دواکەوتیە بە هۆکارەکانی شەڕی داعش و بە هۆکاری کێشەکان و نەتیجەدا دواتریش کۆڕۆنا بەڵام لەگەڵ دواکەوتنەکەی بە حەماسەتێکی زۆرتر بە خوێنێکی تازەتر بە بەرنامەیەکی باشتر ئومێدمان وایە لە ژێر فەرمانەکانی سەرۆک بارزانی زۆر بە گەشتبینیەوە ڕاستی ئێستا حیزبی ڕەقەمیەکین زۆرینەی پەرلەمانین و لە حکوومەت وەکو باست کرد پۆستە گرنگەکان و باڵەکانمان لەبەردەستدایە بەڵام ئەگەر بە دیقەتیشەوە ئاور بدەینەوە نە ئەو مێژووی پارتیە بەتەنیا نە ئەوە لە چاوەڕوانەکانی خەڵکە لە پارتی ئێمە چاوەڕوانیمان زیاترە دەبێ پارتی لەوە باشتر بین بۆ ئومێدەی ئەو جوابم کە باز لە ڕۆژانی دوای کۆنگرە دەکەین ئێمە بە تاکید پارتی بەیانی لە ئەمڕۆ باشترە کۆنگرەکە بۆ ئەمەڵێنە بە تاکید وایە لە ئەو کۆنگرەیە ڕنگدانەوەی لە سەکارەکانی پارتی دەبی بەیانیمان لە ئەمڕۆ باشترە و ئومێدمان وایە بۆ ئومێدەوە هەنگاو دەهاوێژین کە ئێستا ئێمە ڕەزامەند نین ڕاستەوە وەکو پرسیارەکەی جەنابەت باسی پۆستە باڵەکان و زۆرینەی پەرلەمانت کرد بەڵام ئەگەر بە دیقەتەوە بە وجدانەوە دیقەت بدەینێ پارتی لەوە زیاترە کە ئەوەی ئێمە بەدەستمانینەیە دوا پرسیار بکەم کاتێک لە ژوورەوە دەبینی ئەوەندە ناوە دەخوێنرێتەوە هەست بەچی دەکەی وڵی ئەمن لەبەرەوەی لە منداڵیەوە لە قوتابیان و لاوانەوە لە کۆنفرانساتەوە و لە چەندین کۆنگرەی لاوانەوە تا گەیشتنم بە
لە پلێ ئەندامەتی تاسکردێری هەمووی بە کۆنفرانس و کۆنگرە بووە و دوو هەڵبژاردننی سەرتاسەریش بەشداریم کردیە کە ڕاستەوخۆ لە زاخۆ تا خانەقین خەڵک دەنجیت پێماندایە بێشک ئەوانە هەموو زۆر جیاوازەوە محەتەیەکی زۆر گرنگە لە ژیانی من ئەندامبوونم لە کۆنگرە محەتەیەکی گرنگە ڕەزامەندبوون لەسەر خۆکاندیدکردنم لەلایەن جەنابی سەرۆکەوە محەتەیەکی گرنگی ژیانی منە بەدەستهێنانی متمانەی ئەندامانی کۆنگرە محەتەیەکی گرنگی ژیانی منە بە تاکید دڵخۆشم بەڵام لەبەر ئەوەی لێ ڕاهاتیمە هەمیشە بە زۆر ئەو چەند ڕۆژەژ ینی زۆر برادەر باسییان دەکرد ینی دەیانگو زۆر ریلاکسی نەتیجەکرد لەلایە من باوەڕم بەوە هەیە کە ئەو وێستگانە وێزگەی وەرگرتنەوەی بەرهەمە و باوەڕم بۆشێ ئەوانەی کە پشتیوانیان دەکردم چیە بوون ئەوە معنویاتێکی زۆر گەورەیە زۆر سپاس بۆ جەنابتان بڵێ ژینۆ وەک باسم کرد ئەم ناوانەی کە خوێنمەوە لەسەر ڕیزبەندی بوو واتە لە ئەلفەوە تایە نەک لەسەر بنەمای ئەوەی کە چێت لەم لیستەی کە خوێنمەوە زۆرترین دەرجێناوە لە بەرەوەی ڕەنگە کەسێک کاندیدێک دەنگێکی زۆرتری هێنابێت لەوانەی کە لە پێشەوە ناوم هێناون بووە بەڵام هێشتاش زۆری ماوە و شەوێکی درێژمان لە بەردەمدایە بۆی بزانین ئەوانەی کە تا ئێستا دڵخۆشن بە ئەنجامەکان تا کۆتایی هەروە دەبن خود ئەوانەی کە تا ئێستا ئەنجامەکان کە دەرکەوتون نیگەرانیان بەسەر ڕوخساریانەوە دیارە وەکو نیگەرانی بەوەی کە حەزەکەن دەربچن بەڵام هەمویان کۆکن لەسەرەوەی کە سەرکەوتنی کۆنگرەی پارتی دیموکراتی کوردستان کۆخۆیان ئاماژە بۆ دەکەن لە هەموو شتێک بۆ ئەوان گرنگترە و پەیامەکانی سەرۆک بارزانانی بۆ ئەوان لە هەموو شتێک گرنگترە بەڵام پێشکەش حەزەکەن کە خۆیان دەرچن ئاوکارم نەورەس عەبدوڵڵا سوپاس بۆ زانیاریەکەت سوپاس بۆ میوانەکەشت بەڵێ بەڕێزان ڕووماڵی کوردستان 24 بەردەوامە لەگەڵتان تاو کاتەی کە بە تەواوی ئەنجامەکە ئەنجامی کۆنگرە بۆ هەمووان ئاشکرا دەبێت لە سەری کاتژمێر هاوکارانم لەگەڵتان بەردەوام دەبێت کاتێکی خۆش و سوپاس بۆ هەموو لایەک